فەرموو باوکە. السلام عليكم. سەرچاوەکە قوربان. خاڵە خێر بێتی. چییە؟ ئەوە چییە و جوانیە؟ ئەوە چییە و تەنسیقە؟ تۆ باسی چیەکی خۆ من هەفتەی پێشوو هەرم لەبەرە خۆ تازە نییە. هەرەو لەبەرە سێ ڕۆژ لەمەوە پێش بینیم عینەن قسە کرد. قینە ئەوە من هەموو ڕۆژە خۆم گۆرم لە من نایە بەس تۆ زۆر جوانە. سپاس. خۆیەک دەغەم. ئەڵڵا ئەوە چییە و بۆنە؟ بۆنی من جاهر و بۆنی ڕۆڵ هەموو ڕۆژێ بەکارێن خۆ من دوو سێ مانگە کڕیومە. دەنەوزانی ئەخە دەنەوزانی بڵە بۆ. ئەزانین چی قوربان جیان شەخزەیە بۆنەکە خۆشیەکە. بەڵام جەنابەت تۆ بۆنەکە خۆشەکەی. ئەخە دەوانیە وەڵاو بۆنە بی لە مانگاش بۆنی خۆشە. دەوانی ئەڵڵا وەڵا لەو بۆنە. کچە زاکەم. ئەوە ئەمە دڵ و گیانی منە. بەبێ من ئیداری نییە. خۆلیم لەسێ. بەس ئیتر مناڵە وەخت و ناوەخت نازانێت. ڕاستە. کچە جوانەکەم چۆنی؟ قوربانی من بە قوربانەوەنە تەلەفۆن مەکە من لە دائیرەم مراجعم هەیە و مۆزەفەکانیان بۆ لام باشە؟ بابیرە ئەوە بە مەوشکەکەم دیار نەماوە تۆ برتوتە. ئەوە قورئان ڕۆڵ هەر ئاگام لێ دێتە تۆ جوان بگەرم دانیژە سەینە کە تا بێ کچی من. بابیرە ژوەرەوە باشە یاری کڕ و ڕاشکەکەکی. مناڵی در ئاوە جارجارە یاریانە. ئیتر مناڵە چیەکە باشە بە ساقەم دەبڕ ماڵەکەم. بابیرە هینە گۆرانی بۆ بڵێ لە ماڵی شمۆرەخانە. ئاخر کچم لە دائیرەم بە قوربان. دڵیشی بۆ ناشکی ئەمە دڵی بۆ ناشکی یەک سەڕی دڵمە ئەمە. لە ماڵی سمۆرەخانە تەقەی دەرگایە لە ماڵی سمۆرەخانە تەقەی دەرگایە کێوە کێوە منم باپیرێ چی منم باپیرە دەشخۆش بابیرە ئەوەی ترم بۆ بڵێ من بەراژ و تۆ بەراژ. دوای ئەم دڵی ئەمە بۆ ناشکێت ئەمە ڕوخسە تەوان لای مۆزەفەکان باسی نەکرد. من بەراز و تۆ بەراز ئێمە هەردوو بەرازین بەم سەڵقاوە ترشاوە کۆڵێ مەمنون و رازین باش باوکە بابیرەکە مەمەکەت تۆژی بۆم بێنەوە باشە؟ باشە ماڵەکەم عاقڵ بیت ئێ ئەو بابیرە خۆش بەوێ. باشە دەیخوا ئیتر مناڵە چی لێگەیدا بەس ئەگەر چی کاکە چییە بۆ دەکشت قوربان واز نەبێ لە ژمشکاوە یەک پرسیاری لێ یەکەم چۆن تاگەت ئێستا بیری لەوە نەکرێتەوە کۆنسێرتێ بکەی سیدیە دەکەی ئەوە چییە و سەوتە؟ چدی؟ سەوتە زۆر خۆش بوو. وەڵاهی کورم کواندەنگم خۆشە بێ وەڵاهی چی مۆسەفاتی جوان لە جەنەتدا هەیە. ئەڵڵا قوربان یەک تەکلیفێکم هەیە زۆر سوپاس دەکەم ئەمەم هێناوە بەشکم بۆ میرزا بکەیت و ئەجا ئەگەر بتوانی 50,000 مکافەشمان بۆ میسی زۆر سوپاس دەکەم. بابا منە مانگە دوو جار مکافەئەم بۆ کردو ناکرێ مەمنوعە یەک جار زیاتر نییە. ئەوە چییە ئەو جافە چییە و جافە جوانە؟ وەرە بابە چواری بە 250 تۆ بووە خەتاتیە سێری و نووسینە. میزاکەم جوانە؟ هەر زۆر. دەی بە حیسێتم تایە دەرشین لە یارم خواردوێ لەسەری میزاڵێن زۆر ناشرینە. زۆر سپاس. بەس ئەزانین چۆن مۆزوعی ئەو من بەراز و تۆ بەراز و ئەوانە دنیا بەڵام بەس دەبین خۆم خۆتانێ قوربانم. مناڵە ڕاست منە ڕۆم زۆر سپاس. سەد چاوەتە زۆر سپاس زۆر مەمنون قوربانم. ئەو بۆ بەبەکە ڕووی کاکە حەدم نییە بە پشتە تێکم و بڕۆمە دەراوانێ حەدم نییە قوربان جان. دەبڕۆ کاکە دەبڕۆ لە جارمانە بە ساقەم بۆ ئەخر لەوە ئەتەسم بڕۆمە دەرەوە یەکسەر بیرێکم. بیرە ناکەم کاکە من بیرە زۆر سپاس زۆر سپاس کاکەی هاوار بۆ خاتەکەم بووە ئەترسم باسی مۆزوعی ئەو بەراز و من بەرازەکەم